دكتور كاظم مغداد او اكاديميسيان وكولاري شينوارنا لبغداد جلمه دكتور دماتا باش به عراق توزاني جي كلانكا شارستانيتانه عراق بهزاران سالايه بگومان هر چند شارستانی هاتبن ایک سر ایکی کلکه بونه جهن شینواری گله گله کنه هیچ باجاره که عراقی و دبره که عراقی نینه جهک سنبوله که شینواری بارکش لی نبید لی نهات چناهه تدیتن تنانت گله که شانو ایران بونه شناف چونه برزه بونه بو روشو سایه گلو تحياتي لكم سڵاو بۆ ئێوە سپاس بۆ میوانداری کردنی جوانی ئێوە بۆ من یەکەم جارە لە کاناڵی ئاسمانی کوردستان شاردەر دەکەوم بەڕێز هەکار کاتێک بابەت دێتە سەر وڵات حکوومەت بڕیاردەری یەکەم و دوایین دۆخی سیاسی باڵ بەسەردا دەچێشێت قۆمەقۆی سیاسی دەیگرێتەوە چێبڕچێ و ململانەیە تەشەنە دەکات و کوێستامە لە وەرزێڵ بژاردننی بەدڵنیاییەوە پشتگوێخستن زیاتر دەبێت پشتگوێخستن نەک تەنیا پەیوەست بە شارستانیەت و ژێرخانی شوێنەواری و مۆزەخانەی کە هەن عێراق وەکو هەیە لەسەر دەریاچەی نەوت و شوێنەوار دەژیت بەڵە چوار شارستانەتی دێرین هەبوون لە ناوچەکە لە سۆمەرەکان تا ئەکەدەکان و بابلەکان و ئاشوورەکانیش لە هەرێمی کوردستان دۆخەکە پشتگوێخستنێک هەیە بە شێوەیەکی گشتی لە ئاستی خزمەتگوزاریە بۆیە حکوومەتی سوودانی بەو ناوە خۆی ناوناوە کە حکوومەتی خزمەتگوزاریەکانە بەڵام لە شوێنی خۆی نییە بابەتش دیکە بابەتی قسەکردنیە من نییە بابەتی پشتگوێخستن بۆ ئەو شوێنەوار و مۆزەخانانە لە عێراق لە هەرێمی کوردستان تا دەگاتە باشوور و ناوەڕاست لەلایەن حکوومەتی عێراق شتێکی نوێن نییە لە سامەڕا بە تەواوی پشتگوێ خراوە سامەڕا کە دەبی ئەوانەی کە شارەکەیان بیناکردووە و کراوەتە پایتەخت لە سەردەمانێک بۆ دەوڵەتی عەباسی سامەڕا شارستانێتێکی ناوازەی هەیە کە دەچێت کۆشتی عاشق دەبینی هاوشتاین نەبووە هیچ جۆرە دیوارێک و شتێک نییە دەرگەکان بەڕووداکرانەوە هەر کەسێک گوێ دەچێتە ژوورەوە تەنانەت ئاژەڵەکانیش لەوێن ئەو پشتگوێخستنە بەهۆی هۆکارێکی زۆر نەشیاوە کە گوایە ئەو شوێنەوارە هەندێک کەساتی ئاینی تێدا زیندانی کراوە ئەمە باس لە شارستانەتی دەکرێت شارستانی سۆمەری ببورن شارستانەتی سامەڕا کە بەشێکە لە شارستانەتی عێراقی دێرین لە هەولێریش لە ڕاستیدا بینیم دەبینی قەڵای هەولێری ناوازە ئێستا ساڵی ڕابردوو یاخود پێشووتر لە چوارچێوەی کەلەپوری جیهانی دانراوە ئەمە باشە هەموو شتێک لە عێراق پێویستە بەو ئاراستەیە بێت تورکیا گەر تەماشا بکە من ئیقامە ئێوەم هەیە تەنانەت گرنگی بە شارستانەتی ڕۆمانی دەدان دیوارەکانیان بەردەوام ئاوەدانکاری هەیە کاری بچکۆڵە لەسەر زەوی شتی بچکۆڵ بدۆزرێتەوە ولی دکتۆر لەسەر جەتە ڕاستکەشم کول هەرێما کوردستانی گەلێک گرنگی بە بیسێکتەری تێدەدان بێگومان ڕێککەوتن گەل چەندین زانکۆیە بناودەنگین جیهانی و سنتەرین تایبەت بە بیاوێ گەشە پێدانام ژێرخانە شینەواری هاتکەدان بەردەوام شینەوارên هەرێما کوردستانی تێنە نوێژەنگرن لێگەڕین هەیە شینەوارên نو تێنە دیتن ینی بجددی کاسێتە تێکردن لێل عێراقی بەر و ڤاژی هەر تشتێک نییە هوساوی بۆ گەلو ئەو جیاوازیە تەنانەت گرنگی پێدان کە دەبێ ئەرچی حکوومەتی فیدرالی بێت لەوێ واتە نابێت وڵاتی وەکو ئیتاڵیا وڵاتانی دیکە بێن گرنگی بە بابەتی بۆ نمونە قەڵای هەولێر بدات پێویستە حکوومەتی فیدرالی خۆی داکۆچی لەو قسە بکات و گرنگی پێ بدات بەداخەوە حکوومەت ئەو کارە ناکات ئەمە پرسی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی نییە بەڵام
بەڵام ئەگەر پشتمان لە هەموو شتێک کرد ناکرێت بەو شێوەیە لەسەر باردۆخسیاسی بوەستێت بابیر لەوە بکرێتەوە کە ئێستا گەلی کورد لەوێ هەن و حکوومەتی فیدرالی هەر کاتێک کە پرسەکان ئەرێنی دەبن لەگەڵ حکوومەت بشێتەوە بە ئەرێنی یاخود ببێت چوانەوە دەبێت هەموو شتێک بە ئەرێنی بشێتەوە دەبێت هاوڵاتی هەست بۆ بکات کە دواتر بەشێکە لە عێراق و ئەوەی گرنگە ئەوەیە کە گرنگجێکی پێدانی زیاتر لە بەغدا هەبێت ئێستاش دەبینی لە هەندێک شوێنی وەکو ناسڕیا هەندێک جۆرە گرنگی پێدان هەیە بەڵام بەگشتی زۆر لاوازە لە عێراق بەتابەت بە شوێنەوارەکان من خۆم بینیوە و قەڵا هەولێرشم بینیوە پێشکەوتنی بەرچاو تێبینی دەکرێت زۆر گرنگی پێدەدرێت پێویستە ئەوەی لە جێ خۆیەتی ئەوەیە گرنگی پێدانەکە لە حکوومەتی فیدرالی بووایە باس لە شارستانێتی هاوشێوەی شارستانی سامەڕا دەکەین کە چەند شوێنەواری ناوازەی ماونەتەوە شوێنگەلی دیکە هەن شوێنەواری دیکە هەن پشتگوێ خراون تەنانەت ئەوانشی لە نزیشی بەغدا هەن تەنانەت لە مووسڵ زۆر گرنگی پێدان تازە بە تازە سەرهەڵ دەدات بەلێکم بەسێ مووسڵ بکەین دکتۆر هەڵبەتە پاکێجەمە سەر مووسڵ بووە مووسڵ توزانی پایتەختی ئاشۆریان بووە جهێشی ناواری حەضەر هەبووە هەرچەندە داعش زرار پێگەهاندنە نەبی یونس هەبووە حەمام عەلیل هەبووە و گەلێک دەڤێرێدن جێ هەبووە لێشینە حکوومەتە عێراقی بێت ئەستەن بەشێکی ژوان زرارە قەرەبوو بکات چاودێریە ڕاوشێ بکات پشتگوێ خستیە شینەوار گەلوێکە شینەوار لە عێراقێ بێنە پشتگوێ خستن گەڤنە شوپیا بە هەزاران ساڵان لڤی وڵاتی بێتە پشتگوێ خستن نەمینن ئاساوارێ توانژی نەمینن چ تشتێکە عێراق شانازیە پێ بکات بدیرەکەها بەڵێ بەڵێ مامۆستا ئاماژم پێکرد دەستپێکدا کە حکوومەتی فیدرالی یان ناوەندی گرنگی بە پرسی سیاسی دەدات نەک ڕۆشنبیری گرنگی بە گەشت و گوزار دەدات نەک بە فەرهەنگ و کەلتور مقام خۆی نێوەخۆ و چەبڕچەی نێوەخۆ وەکو چۆن هەیە بە عێراقی باسی دەکەین کاریگەری لەسەر تەواوی ڕەوتی خزمەتگوزاری هەیە لە مووسڵ و لە هەولێر و لە بەسڕەش تەنانەت پێویست بوو کە مووسڵ بەو شێوێ نەبێت حکوومەتی سوودانی کە گوایە باشترین دۆخیشە زۆرە گرنگی پێدانێک هەیە و بزاوتی شوێنەوار هەیە بەڵام بەو شێوێ نییە بەتابەت چاودێری ئەوەی کە ماوەتەوە لە شوێنەوارەکانی ئاشوورەکان هەروەها دەبینین ماوەیەک پێشێستا گایکی دیکەی باڵدار دۆزراوەتەوە داعش لە خەبەزەبێ نەیتوانی ئەو شوێنەوارانە بەتەواوی بسڕێتەوە و لە ناویان ببات زۆر کەم بووە ئەو زیانانە هەر بابەتی گرنگ ئەوەیە کە وڵاتانی شارستانیەت و شارستان و خاوەن پێشکەوتن بگرنگی بەو جۆرە شوێنوارە شارستانیانە دەدەن ئەمە لە نەوت گرنگترا واتە جۆرە ڕژێمێکی سیاسی گەشتیاری دەکرێت لە ڕێگەی شوێنەوارەکانەوە دروست بکرێت تەماشای مەسڕ کە چەندە گەشتیار پەلچێش دەکات تەماشای ڕۆما ئیتالیا بکە ئەمە یەکێکە لەلایەنێکی گرنگی وڵاتان لە گەشتیاری نێودەوڵەتی کاتێک ئێستا خەڵکانێکی بیانی دێنە وڵاتێک ڕووناکەنە بازاڕەکان لە دەستپێکدا بەڵکو ڕوو دەکەنە شوێنەوارەکانی وڵاتەکە و وڵاتەکەی پێناز دەکرێت بێت خەڵکجاری گەشتیاری شوێنەواری لە ئاستێکی پێشکەوتوو بێت عێراقیش پێم وایە لە عەرەبی کوردستان بێت یان لە ناوچەکان هیچ جۆرە وڵاتێک نییە لە سەرتاسەری عێراق لە کوردستانەوە تا بەسڕا بە شێوەی ناوچەکە شارستانی تێدا بێت لە لیدی و ئیلامی و کە هەمانش هەمویان لەسەر عێراق بوون هەموو شارستانە چوار شارستانی مەزنەکە لە عێراق بوون ئەمە گەنجینەیەکی ڕۆشنبیری و کەلەپوری و فەرهەنگیە بۆ گەشتیاریش نەکتەنیا بۆ باشخانی مێژووی وڵاتەکە زۆر گرنگە پێویستە لە بجا ئەمەی بۆ تەرخان بکرێت. بله برز دکتور کاظم مقدادی اکادیمیسین و وکولاری شینواران لعراق و بغداد گلمه بگل سپاس دکتور.